هاوڕێیانی ژام کاتتان باش دەبێت کاریگەری دەوروبەر لەسەر هونەرمەند چی بێ دەوروبەر کۆنسێپتێکی باڵایە بۆی بتوانین لە کاریگەری تێبگەین پێویستە دابەشی بکەین بەسەر چەند یەکەیەکی مانابەخشەوە من لێرەدا دەوروبەر دەکەم بە 5 بەشەوە یەکەمیان خودی هونەرمەند خۆیەتی ئەمجا کۆمەڵە خود و کۆمەڵ پێکەوە لەگەڵ سروشتدا دادەنووسێن بۆیە سروشتیش بەشێک لە دەوروبەرە دواتر کولتورە کولتور هەموو ئەو زانین و کە لە پورەیە کە لە خاڵێکی مێژوودا کۆبۆتەوە میدیا لە ڕۆژگاری ئەمڕۆدا کارێکی گەورەی هەیە لەسەر نەخشاندنی عەقڵی هونەرمەند و هونەرەکەی من ڕێبافەتاحم بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە زۆر سوپاسی ئێوە دەکەم گەر سبسکرایب ئەم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسیێنن وێنەکانی ئەم بەشە هەمویان خۆم گرتوون گەر دانووسانی هونەرمەند لەگەڵ دەوروبەردا هەم هونەرەکەی بنەخشێنێ هەم بیرکردنەوەی خۆی گەر دەوروبەر دابەش کرابێ بە 5 فاکتەرەوە کەواتە هونەرمەند بە دانووسان لەگەڵ 5 فاکتەردا هەم بیرکردنەوەی ئەنەخشێ هەم هونەرەکەی ئەوانیش خودی هونەرمەند خۆیەتی هونەرمەند لەگەڵ خۆیدا دادەنووسێ لەگەڵ کۆمەڵدا دادەنووسێ لەگەڵ سروشتدا دادەنووسێ هەر وەک لە هەموو خاڵێکی مێژوودا کللتوری سەردەمەیە ئەو کللتورە هەموو کە لە پور و زانینی کۆکراوەیە لەو خاڵەدا لە مێژوو لە ڕۆژگاری ئەمڕۆدا میدیا ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە بیرکردنەوە و نەخشاندنی هەڵس و کەوتی ئێمەدا بۆیە هونەرمەندیش بێبەش نییە لە کاریگەری ئەو میدیایە یەکەم دانووسان کە هەم ڕەفتار و هەم هونەری هونەرمەند دەنەخشێنێ دانووسانی خودە بە خودەوە دانووسانی هونەرمەندە بە هونەرمەند خۆیەوە ئەمە تیۆریەکی نۆم چۆمسکیە کە بۆ زمانی داڕشتووە من لێرەدا لۆم خواستووە و بۆ هونەر و ئەدەبی بەکاردێنم لای چۆمسکی زمان بەر لەوەی ئامڕازێکی گفتوگۆ بێت لەگەڵ دەوروبەردا لەگەڵ کۆمەڵی مرۆڤدا ئامرازێکە بۆ لێکدانەوەی شتەکان بۆ خۆت لای چۆمسکی بەکارهێنانی زمان لە گفتوگۆدا لەگەڵ دەوروبەر دووەمینە زمان بۆیە گەشەی کردووە بۆ ئەوەی ئێمە شتەکان لە خۆمان بگەێنین هونەرمەندیش بەر لەوەی هونەرەکەی دابڕێژێت هونەرەکە لە ناخی خۆیدا لەگەڵ خۆیدا تاوتوێ دەکات هونەرمەند بە تەنیا ناژی بەشێکی دانووساوە لەگەڵ کۆمەڵدا بۆیە هەڵس و کەوتی کۆمەڵ کاریگەر دەبێ لەسەر نەخشاندنی هونەرەکەی و لەسەر بیرکردنەوەی ئەو ڕێیانەی کە هونەرمەند تێکەڵ بە کۆمەڵ دەبێت بێشومارن هونەرمەند هەم لە ڕێی خۆیەوە هەم لە ڕێی کۆمەڵەوە لەگەڵ سروشتدا دادەنووسێ سروشت کاریگەرێکی دیاری لەسەر بیرکردنەوە و لەسەر هونەری هونەرمەند هەیە دانووسانی خود لەگەڵ کللتوردا کەمێک ئاڵۆزە کللتور وەگوتم هەموو ئەو کە لە پور و زانینەیە کە لە خاڵێکی مێژوودا کۆبۆتەوە کللتور لە چێوە هاتووە لە مێژوویەکی دوور و درێژەوە بۆ نمونە گەر ئاین وەکو بەشێک لە کللتور سیر بکەین دەبینین کە چەند هەزار ساڵێک لە پشتیەوە هەیە دیارە ئەو مێژووە کۆکراوەیە کاریگەری دەبێت لەسەر هونەرمەند زۆر جار هونەرمەند هێما کللتوریەکان بەکاردەهێنێ لە هونەرەکەیدا خۆ ڕەنگە کللتور وەکو زنجیرێک وابێت وەک لە وێنەکەدا پیشانم داوە هونەرمەندی بەست بێتەوە بە ڕابردووە دیارە ئەمە تەنیا بۆ هونەرمەند ڕاست نییە بۆ هەموومان ڕاستە هەموومان بە زنجیرێک بەڕێی کللتوردا بە ڕابردووەوە بەسراوینەتەوە جا بۆیە ئەو کللتورە هەرچیەک بێت کاریگەری دیاری لەسەر بیرکردنەوەی هونەرمەند هەیە کە دیارە بیرکردنەوەی هونەرمەندیش لە هونەرەکەی ئادادەڕێژێ لەبەرەوە کاریگەری لەسەر هونەری هونەرمەندەکەش هەیە کللتور بەتەنیا نییە بەڵکو لە ڕێی کۆمەڵەوە بە هونەرمەند دەناسێنرێ بۆ نمونە هونەرمەند لە کۆمەڵێکدا دێتە دنیاوە کە نەریتی خۆیان هەیە ئەو نەریتە بەشێکە لە کللتور کە کاریگەر دەبێت لەسەر هونەرمەند خۆی زۆربەی کەس ئێستا ئایندارە ئاینەکەی ئاینی دایک و باوکێتی
ئاینی خێزانەکەیەتی ئاینی ئەو کۆمەڵگایە کە تێیدا هاتوۆتە دنیاوە. گەر بەو جۆرە سەیری بکەین کاریگەری کلتورمان لەسەر خود بۆ دەرەکەوێت. میدیا لە ڕۆژگاری ئەمڕۆدا کاریگەریەکی گەورەی لەسەر هەمومان هەیە. خۆ ڕەنگە کاریگەری لەسەر هونەرمەند زۆرتر بێ بۆی کە هونەرمەند هەمیشە دەیەوێت ئاگادار بێت دیارە بەس لە میدیا تەنیا ماسمیدیان نییە بەڵکو تۆڕە کۆمەڵایەتەکانیش کاریگەری گەورەی لەسەرمان هەیە. هەمومان بە هونەرمەندانیشەوە ڕۆژانە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتەکان دادەنووسی. ئێستا بابەتەکە لە یەک دوو وێنەدا کۆ دەکەمەوە. من ڕۆڵی دەوروبەرم لە نەخشاندنی بیرکردنەوەی هونەرمەند و هونەری هونەرمەندا نیشاندا. دەوروبەرم کرد بە 5 بەشەوە، ئەوانیش میدیا، کولتور، سروشت، کۆمەڵ، خود، کۆدی هونەرمەند خۆی. دیارە لە ڕاستیدا ئەم فاکتەرانە لە یەکدا بڕاو نین، بەڵکو پەیوەندیشی ئۆرگانیشیان پێکەوە هەیە، بەڵکو هەمویان یەک تاکە یەکەن، پێکەوە کار لەسەر هونەرمەند دەکەن. بەڵام من بۆ ئەوەی بتوانم مانابەخشانە کاریگەری دەوروبەر لەسەر هونەرمەند نیشان بدەم، دەوروبەرم دابەش کرد بە 5 بەشەوە. ئەوەی کە نەمکرد پەیوەندی هەر یەکە لەم 5 فاکتەرە بە یەکتریەوە. ڕاستەکەی زۆر زەحمەتە توانین ئەم یەکانە لە یەکتری جیا بکەینەوە. بۆ نمونە کۆمەڵ و کلتور پێکەوە بەستراون، کۆمەڵ و سروشت هەروەها. میدیا کاریگەری لەسەر کولتور و سروشت و کۆمەڵ و خود هەیە. هەرێکێ لەو فاکتەرانە کاریگەری لەسەر ئەوانی دیکە هەیە. من باسیەوەم نەکرد. خاڵێکی دیکە کە زۆر گرنگە زەختی لەسەر بکەمەوە کاریگەری هونەرمەند یاخودە لەسەر دەوروبەر. من تا ئێستا باسم لە هونەرمەند یان لە خود کرد وەکو یەکەیەکی پاسیف کە کاریگەری لەسەر دەوروبەر نییە. ڕاستیدا وان نییە. هونەرمەند کەسێکی کارایە کە کاریگەری لەسەر دەوروبەر هەیە. خود ڕۆڵی تایبەتی لە کۆمەڵدا هەیە، لە سروشتدا هەیە، لە میدیادا هەیە. بە تایبەتیش گەر هونەرمەند بێت. هەندێک لە هونەرمەندە ناسراوەکان کە ئێمە ئەمڕۆ ناوێن ئەزانین و بوون بە مێژوو، دەتوانم بڵێم بەشێکی زۆر لە بیرکردنەوەی ئێمە و لە عەقڵی ئێمەیان نەخشاندووە. من ئەو لایەنەم باز نەکرد. ئەوەی کە پێویستە بیڵێم و جەختی لێ بکەمەوە ئەوەیە کە هونەرمەند یەکەیەکی دانەبراوە لە دەوروبەر. هونەرمەند، فەیلسوف، شاعیر، ئەدیب، نووسەر، ئەمانە وەکو کەسی ئاسایی نین. ڕۆڵی تایبەتیان لە کۆمەڵ و لە مێژوودا هەیە. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوەر بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی، ڕێبوار فەتاح.